ئەگەرچی هێز و لایەنە سیاسیەکان بۆچوونە نێو ئەنجومەنی نوێنەران کۆمەڵێک ئامانج و پرۆژەیان لەبەردەستدایە هەرلایەنە و بە شێوەی جیاواز بانگەشە بۆ خۆی دەکات بەڵام ئەو ئامانجەی کۆمەڵی ئیسلامی لە هێز و لایەنە سیاسیەکانی تر جیای دەکاتەوە بەرگریکردن لە ئیسلام و ڕێگریکردن لەو پرۆژە یاسایانەی کە زیان بە کۆمەڵگەی موسڵمانان دەگەێنن هەر بۆیە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی جەخت لە پاراستنی بەها و نەریتە ئیسلامیەکان دەکەنەوە و دەڵێن وەک چۆن لە ڕابردوودا خاوەن کۆمەڵێک پرۆژەی گریک بوونە لە داهاتووشدا هەڵوێستی مەردانەتریان دەبێت. ئێمە وەکو فراکسیۆنەکەمان لە خەمی ئەوەدا بووینە کە کاری گرنگ بکەین لەسەر یەکەم هەستاوین بە تەقدیمکردن بۆ فلتەرکردنی هەموو کەناڵە سێکسیەکان لە سەرتاسەری عێراق بۆ ئەوەی کە گەنج و لاوی کورد تووشی ئەو حاڵەتانە نەبێ کە نەخوازراون و کۆمەڵک کێشەی کۆمەڵاتی گەورە دروست دەکەن لەلایەکی دیکەوە هەستاوین بە کارکردن لەسەر قەدەغەکردنی هەموو مادە کحولیەکان وەکو عەرەق و بیرە و جۆرەکانی قەدەغەکردنی شوێنەکانی دەعارە و لەشفرۆشی و سوکاتیکردن بە ئافرەت لە شوێنی باڕ و مەساج و ئەو شوێنانەی کە بوونە هۆکار بەهۆی کۆمەڵێک بەرپرسی نابەرپرس ئێمە توانیمانە ئەو یاسایانە ڕاکێشینە پەرلەمان و دەنگی زۆرینەی پەرلەمانی بۆ بەدەست بێنین و لە ئێستادا ئەوانە بە شێوەی یاسایی هەموو قەدەغە کراوە لە سەرتاسەری عێراق نابێ بڕیاری ناشەرعی لە پەرلەمان دەربچێ ئەوەمان بەڕاستی بۆتە دەستکەوتێکی گەورە بۆی بتوانین هەموو بابەتە فیقیەکان و شەرعیەکان بکەین بە یاسا لە سەرتاسەری عێراقدا پێما وایە چۆن مامۆستایەکی ئاینی لەسەر مینبەر بێشەرعیەکان دەڕەوێنێتەوە ئێمە دەتوانین بە یاسا ئەوانە دەربکەین و قەدەغە بکەین بۆیە دەنگی هاوڵاتیان دەبێتە سەنەد بۆ ئێمە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت پێویستە کەسانێک بچنە پەرلەمان و دەنگیان پێ بدرێت کە لەگەڵ خودا و خەڵک ڕاستگۆ بن و هیچ کات ئامادە نەبن دەست بەرداری دین و نیشتیمان بن لە پێناو ئامانجی حیزبی و تاکە کەسیەکان. خی پەروەردگار دەفەرمێ با لە ئێوە هەبن لە ئێوە واتە لە مسلمانان تاقمێک کۆمەڵێک جەماعەتێک گروپێک يدعون إلى الخير يأمرون بالمعروف وينهون عن المنكر هم بەرگری لە چاکە بکەن هەم بانگەشەی چاکە بکەن هەم بەرهەڵستی خراپەش بکەن مادام داوەکردن بۆ خوا واجب بێ و خزمەتکردنی دین واجب بێ ئەوەی کە وەکو ئاین لەسەری وەستاوە کە دەنگدانە پەرلەمانتاریە کە چوونە پەرلەمانە کە چوونە هەموو بڕگە و بنچینەکانی ناو یاسا و ڕێسا و حکومڕانیە وەڵا ئەویش زەرورە بەڵام بەو دوو مەرجە کە باسمان کرد هەم حەفیظ هەم عەلیم هەم پارێزەر بێ دەستپاک بێ کەسێکی خاوەن ڕابردوویەکی جوان بێ لەو چەند ساڵی ڕابردوو بۆمان دەرکەوتۆ کێ پاکە کێ چاکە ئەوانە بنێرین بیانکەینە دەمڕاستی خۆمان نوێنەری خۆمان براگەوری خۆمان لە باتی ئەمە یاسا دەربکەن. ئەگەر ئامانجی زۆربەی هێز و لایەنە سیاسیە کوردیەکان بریتی بێت لە بەرگریکردن لە ماف و داخوازیەکانی گەلی کورد و شکۆی کوردایەتی ئەوە لە هەمان کاتدا کۆمەڵی ئیسلامی وەک پارتێکی ئیسلام خواز دوو ئەرکی لەسەر شانە ئەویش وێڕای داکۆکیکردن لە خاک و خەڵک لە هەمان کاتیشدا پێداگرە لەسەر بەرگریکردن لە ڕەوشت و ئەخلاقی موسڵمانان هاوکات ئەو پرۆژە یاسایانەش بەهێڵی سوور دەزانن کە سنووری ئیسلام ببەزێنن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر